دێت هەمەکە ئەو خەردەم بتەوە نەنا خەڵکت دێن مەسەر زادەمی من مەکەوە جانەڵەی پێی نەگوتم دێڵێم و دەیڵێمەوە جانەڵەی پێی نەگوتم دێڵێم و دەیڵێمەوە کاکە خۆ دەیدەمەوە بەڵام باموچەکەم بێ حکومەت قەرداری منە با قەردەکەی ویشا بێ کاکە ئەتوش بڕۆوە بڕۆ ئاوای پێ بڵێ کاکە ئەتوش بڕۆوە بڕۆ ئاوای پێ بڵێ گەر بە تەمای موچە بم یعنی دەستی لێ بشۆ ئێستا دەچمەوە ماڵێ ئەتوش بڕۆ نانی بخۆ تاقیبی هەواڵ دەکەم لە سەعاتی هەشت و نۆ ئەگەر موچەکان هات ڕێک دوعا دەکەم لەنگۆ ئەگەر موچەکان هات